دووبارە سڵاوتان نەبێت پەیمانگای تەکنیکی کوردستان لە شاری سلێمانی پانێڵێکی هەیە لەسەر کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی ئەنجامدانی جوانکاری لەسەر دەروندروستی تاک. هاوکارمان تەرزە لە شوێنی پانێڵەکەەوە زانیاری زیاترمانایەتێ. تەرزە سڵاوت لەبێم کاتەوە باش. بەڵێ سلااو لە ئێوە تای بنەڕانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت وەکو خۆشان ئاماژتان پێکرد ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیکی کوردستان پانێڵێکی زۆر تایبەت بە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی جوانکاری لەسەر تەندروستی تاک ئەخرێتە ڕۆ. دیارە بێگومان چەند پانێڵستێک لێرە ئامادەن ڕوونکردنەوە شیکردنەوەی تاوێن لەسەر تەواوی بابەتەکان هەر بۆی بە خۆشحاڵی و بە چاودێری ڕاگرایەتی بەشەکانی پەرستاری جوانکاری و پەرستاری لە پەیمانگای تەکنیکی کوردستان ئەم پانێڵە لەلایەن چەند بەڕێزێکەوە پێشکەشەکرێت بە خۆشحاڵی و ئەوەی کا جێگی سەرنجە و جێگی باخ ئاماژی پێ بکەین لە ئێستاە لە نێو گەنجانە ئەم بابەتە زۆر تەشەنەی کردووە بۆیە لازاری میوانەکانمانەوە ئەمانەوێت قسە و باسی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە و بۆ چوونیان وەرگین ئایا تا چەندە ناوەندێکی خوێندن هەڵبژێراوە بۆ ئەوەی پانێڵێکی لەم شێوەیە تایە گفتوگۆ بکرێت. دوجاریش لەگەڵ خوێندکارەکانە دیارە پانێڵستەکان گفتوگۆی کراوەکەن لەسەر ئەم بابەتە. بە خۆشحاڵیەوە ئەچمە لای میوانی یەکەمی پرۆگرامەکەم بە خۆشحاڵیەوە خاتو فرمێسک جەف بەڕێزیان چارەسەرکاری دەرونی لەگەڵمانە. خاتو فرمێسک سپاس بۆ ئامادەبوون سڵاو لەوێت تۆم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەربا لەوە دەست پێ بکەین ناوەندێکی خوێندن هەڵبژێراو بۆ ئەوەی پانێڵێک تایبەت بە کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی جوانکاری لەسەر تەندروستی تاک بخرێتە ڕۆ. ئەم بابەتە تا چندە لە ئێستا لە ڕووی دەرونیەوە گەر ئەم تایبەت بە پۆستەکەی بەڕێزی شت قسەی لەسەر بکەم تا چندە کاریگەری کردوتە سەرگەنجان زۆر لە ئێستاە بەهۆی ئەوەی کە پلتفۆرمی ئینستاگرام هەیە بۆ بە ئەلبوو بێنگ بۆ ڕسمەکان یعنی زیاتر کەسەکان وێنەی ئەوانی تر ئەبینن و ئەیانەوێت لەوان جوانتر بن. طبعا ئەمە زۆر کاریگەری هەیە و ئەو هەموو ڕیکلامەش کە ئەگرێ بەڵام بۆچی ناوەندێکی ئەکادمی هەڵبژێرا لەبەروی گەنجترین چینی کۆمەڵگە لێرەیە و لێرەوەیە کە یەکتری ئەبینن فکرەکان ئاڵوگۆڕ ئەبێ و کاریگەریان لەسەردانێت. ئەوەی کە هەیە بەڕێستان ئەمڕۆ پانێڵێکی پراو پڕ لەسەر ئەم بابەتە ئەخەنە ڕوو. پێم خۆشە لەسەر تاوی پانێڵەکە گفتوگۆم بۆ بکەیت چی ئەخرێتە ڕوو تا چەندە سەرنجی خوێندکاران لەم ناوەندە ئەکادیمیە بەلای ئەم بابەتە ڕاکێشن بۆی بکرێتە بەرنامەیەک لە کاتەکانی دواتریشا بتوانین هەنگاوی زیاتر لەسەر ئەم بابەتە بنرێت. خۆی بەگشتی ئەوترێ ئەوانەی لە زانکۆن لە پەیمانگان هەر خەریکی خۆجوانکردن و ئەم شتانن ئەمە باز ئەکرێ و ئەمڕۆ لێرەیە ئێمە ئەمانەوێ باز لە کاریگەری ئەرێنیەکان بکەین لەگەڵ کاریگەری نەرێنەکان. طبعا جوانکاری کاریگەری ئەرێنی خۆی هەیە. هەستی متمانە بەخۆبوونت بۆ دروست ئەبێ هەستی ئەوەی کە خۆتت لەوانی تر پێکەمتر نابێ بە تایبەتی ئەگەر تۆ لە مناڵیە گاڵتت پێکرا بێ ناو ناتۆرت لێ نرابێک ئەمە ئەچێتە ناو سیستمی باوەڕی کەسەکان و نامڕتاحی ئەبێ و بە تایبەتی لە ناو خانمانە چکە بۆ ئێمە جوانی گرنگە ئەو هەستی جوانی دەرکەوتنەی کە ئەیبینین و ئەو هەموو جوانکاریەش کە ئەکرێت تقریباً وەکو شتێکی ئاسایی لێ هاتووە ئەنی زۆر بە ئاسایی پێدەڵێ بۆ تەجمیلێک ناکەی ینی وەکو ئەوەی وەکو بڵێت بۆچی ئەو چاکەتە ناکەڕێت. ئەمانە هەر هەمووی کاریگەری هەیە و دنیای سەرمایەداری کە ئەم هەموو پرۆداکت و بەرهەمە جوانکاریە دروستەکە لەم لاوە سوشەڵ میدیایەکی بۆ دروست کردووە لەم لاو مۆدێلت بۆ دروستەکە ڕاگەیان نەکەنانی خودی سیستمەکە زۆر بە جوانیش لەسەر ئەوەکە کە ئێمە پارەکانمان بەرین و بەدوای ئەو جوانکاریە بڕۆین کە ئەوان کردویانە بە مۆدێل. هەدەفمان ئەوەیە کە جوانی بگەڕێنینەوە بۆ تێڕوانینی تاکە کەسی خۆمان نەوەکو ئەوەی کە کراوە بە مۆدێل چکە هەمومان ناتوانین ببین بە بەوی تر ببین بە مۆدێلی تر. ئەمە وەکو کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی کە ئەمڕۆ باسی لێوەکەین یان تقریباً ئەو مانا زۆر و بەها زۆرەی کە دراوە بۆ جوانی کە کراوە بە پێوەر ئەمانە تۆزێک بچووکتر بکەینەوانێ و دیوەکانی تری ژیانیش ببینین. پەیامەکانت زۆر بە جوانی گەیاند دەبین
بگەینە سەر ئەوەی فرمێسخان لە ئێستاە بۆ نمونە وەکو خۆشت ئاماژەت پێکردیانی ئێمە کاریگەری هەم وڵاتانی دەرەوە یاخود زۆرێک لە کەسایەتیە ناودارەکان زۆرێک لە گەنجان ڕەنگە بیانەوێت هاوشێوەی ئەوان بن ڕخساریان وەکو ئەوان بن بەڵام هەر کەسە و کەسایەتی خۆیە یعنی چۆن ئێمە بتوانین متمانە و کەسایەتی خۆمان لە دەستنێن لە پێناو ئەوەی لە هاوشێوەی کەسێکی تر بچن یاخود لە هونەرمەندێک کەسێکی ناودار بچن نەخێر بە پێچوانەوە ئەگەر تو پێویستی کرد ئەوە بە دڵنیایەوە تۆ توانی جوانکارێکی خۆت بێ بەڵام ئەگەر پێویستی نەکرد ئەمە ئەبێتە لایەنێکی واسواسی و دەرونی لە ناخی کەسەکانە پێم خۆشە بەزاری خۆتۆ ئاماژەی پێ بکەیت تا چەندە ئەمە باڵی کێشا بەسەر گەنجانە هەتا ئێستا لە قۆناغەکانی پێشیش بۆ قۆناغەکانی دوانزەی ئامادەی یعنی ئەمە بەجێ نیگەرانیەوە ئەم پرسیارە ئەەکەوە بەگشتی عادەتەن باوەڕێکە کە بۆ مرۆڤ دروست ئەبێ ینی تۆ بیر لەوە بکەرەوە ئێستا کەسێکە 19 ساڵە لەگەڵ سوشال میدیای گەورە بۆ لەگەڵ مۆدێلانی کە لەناو مێشکایەتی بۆی ئێستا من هەر ڕێک بەم ڕێی خۆمە وابین و وانەکەین چکە ئەو گوێ لە من ناگرێ گوێ لە هاوتەمەن و سوشال میدیاکەی خۆی ئەگرێ کە چی بەلاوگرنگ ئەوەی ئەم ڕۆیە مەباسی لێواکەین ئەوەیە کە لە چ کاتێکە ئەبێ بە گرفتی دەرونی کاتێک جوانکاریەکان ئەبێ بە ڕادە بەدەر لە ڕادە بەدەر لە کەسەکەیە ناڕازیبوونی زۆری بۆ دروستە بێت ئەچێتە چوارچێوەی وەسواسەوە چون ئێمە تا ئەو حەدێک کە متمانە بەخۆبوون و ژیانی بەرەو ئاسایی ببان ئۆکەیە بەڵام ئەم هەموو جوانکاریە ئەم هەموو کارەیە کە سەرف ئەکرێت بەڵام هێشتا کەسەکە نائارامی هەبێ سەرەکان لێرە هیچ پامێکی ترماوە کۆتەڵسەر لەسەر چاوی پانێڵەکان و بۆ تاوی خوێندکارانیش و بۆ ئەو کەسانش کە ئێستا بینەری پرۆگرامەکەن لەسەر ئەم بابەتە هەستیارە بۆی چیتر ئێمە بتوانین هەم لە ڕووی پارەوە هەم لە ڕووی ئەوش کە بتوانین متمانی خۆمان بگەڕینەوە ئەگەر پێویستی کرد ئەوە گرفتێک نیە بەڵام کە پێویستی نەکرد ئەوە لانی دەرونیەکە زاڵا بێ بەسەرمانە جوانی گرنگە و پێمان خۆشە بەڵام جوانی بابەتێکە تێڕوانینی خۆتە بۆ بابەتەکان یعنی جوانیەکان خۆمان بە تێڕوانینی خۆمانەوە بیبینین کەمتر بهێڵین مۆدێلەکان تەسیرمان لەسەردا بنێن ئەمەش بێراوەکو قسە ئەیڵێم ئیش لەسەر ئەوە ئەکەین کە هەم لە پانێڵەکەیە هەم لە ناو پەروەردەیە چۆن بتوانین ئەم باوەڕە دروست بکەینەوە زۆر سپاس بۆ پامەکانت زۆر سپاس بۆ خاتۆ فرمێسک جاف بەڕێزان چارسەرکاری دەرونی لەم بەش پرۆگرام لەگەڵمانە بوو کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر باشیانیان لەسەر چاوی ئەم بابەتە هەستیارە کە لە ئێستایە لە نێو گەنجەکان و هەم تاکەکانە زیاتر تەشانەی کردووە جاوەک ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن ئێستا پانێڵەکان بە شازێکی کراوە لەلایەن هەرسێ پانێڵستەکەەوە بەڵێوە دەچێت ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە لێرە کە ئەبینرێت خوێندکاران بە جۆش خۆشەوە یاخود بە گرنگیەوە گوێبیستی تەواوی ئەو بابەتانن کە بۆن لێرە لەلایەن پانێڵستەکانەوە قسەی لەسەر ئەکرێت ئێستا مامۆستا دڵنیە دەرفەت هەبێت لێدوانی لێ وەرگرین تا بەڕێزان ئامادەبن پێمان خۆشە خوێندکارێک وەرگرین کە لەیەکێک لە بەشەکانی پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی پرسیاری جوانکاری و هەم پرسیاریش لە نێو پەیمانگاکەیە کراوەتەوە پێم خۆشە پرسیارێکی لێ بکەین خاتونگیان ئەگەر بێتە لای من فەرموو سپاس بۆ ئامادەبوون سلااو لێبێتەوە کاتێک بێن زۆر سپاس ئێمە وەکو خوێندکارانی بەشی پەرستاری جوانکاری و پەرستاری ئێمە وەکو خوێندکارانی بەشی پەرستاری جوانکاری لەم پانێڵە بەشدارین لەسەر کاریگەری ئەرێنەکان و کاریگەری نەرێنەکانی جوانکاری ئێمە لەگەڵ ئەوەیە کە جوانکاری بکرێ بەڵام بە شێوەیەک نەبێت کە ئۆڤەر بێت و سروشتی کەسەکە چێک بێت بەڕێزت لە چ بەشێکی لە بەشی پەرستاری جوانکاری یا لە پەرستاری ئێمە لە جوانکارین بەشی جوانکاری پەرستاری جوانکاری پێمان بڵێ ئێوە لە تەواوی ئەم دوو بەشەی کە بوون لە پەیمانگای تەکنیکی کوردستان کراوەتەوە تا چەندە ئەو بابەتانەی کە ئەی خوێنن پێیوەستە بە ناوڕۆکی بابەتی جوانکاریەوە لە ڕووی کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانیەوە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەم بەشی جوانکاری کە لە کەتی ئای کراوەتەوە ئەم ساڵ ئێمە یەکەم بەشین کە ئەکرێتەوانە زیاتر تا ئێستا ئەو شتانی ئێمە خوێندومانە بە شێوەیەکی گشتی باسی کاریگەری ئەرێنەکان و نەرێنەکانی جوانکاری کردووە تا چەندە ڕنگدانەوەی لەسەر ئێوەی خوێندکار ئەبێت لەم ناوەندە ئەکادیمیەیە تا چەندە سوودی لێوەرەگرن لە ڕووی کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی جوانکاری
ڕاستی هەر شتێک ئەکادمی بێ ئینسان ئەتوانێت سوودی لێ ببینێ ینی بەتەکید ئەوە شتێک نییە بۆیە ینی ئێمە شۆک و خوێندکارانی بەشی جوانکاری ئەکی سوودی لێ بینین. پێمە چیە لەسەر ئەم بابەتە کە لە ناوەندێکی ئەکادیمی بۆ تۆی گەنج گفتوگۆی لەسەر ئەەکەن هەم پانێڵسەکان لەگەڵ خوێندکارەکانە بۆ ڕنگدانەوەی بۆ گەنجەکانی دیکەش پێیامە چیە لەسەر ئەم بابەتە؟ ئەم پانێڵانە زۆر باشە کە بکرێتەوە چکە بەرچاوڕوونێک بۆ گەنجانەکرێت چکە لە ئێستا جوانکاری بووە بەخۆ شتێک نیە مەسەڵەن هەیە پێویستی بە جوانکاری نیە بەڵام دوای هەنێک قسە و هەنێک بابەت ئەکەوێت کە ئەوێت بیکات ئەنی لایەنەکە پێویستی نییە ئێمە ئەکە ئەڵێن جوانکاری پێویستی ئەگرێتەوە نەک لە ئەنی تێکچوونی لایەنی سروشتی کەسەکە. زۆر سپاس بەخێراتی بڵێ ئەمەش بۆ چوونی خوێنکارە بوو لا پەیمانگای تەکنیکی کوردستان کە لەسەر ئەم بابەتە قسەی خۆی کرد پەیامی خۆی کرد لەسەر لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی جوانکاری جێسا ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا دڵنیا ئەسعەد بەڕێزیان سەرۆکبەشی پەرستاری لا پەیمانگای تەکنیکی کوردستان لەگەڵمانایە. مامۆستا گیان سپاس بۆ ئامادەبوون ساڵ لەبێتەوە کاتت باش. ساڵێ بە ئینسان باش سپاسی ئامادەبوونی ئێوەشەکەین خۆمان بەخۆشحاڵە زانین بەخێربێن. ئەمڕۆ وەکو پەیمانگا هەستاوین بە سازدانی پانێڵێک باس لە تەوەرێکی زانستی ئەکەین کە گرنگە لە کۆمەلگا زۆر بڵاوە بە تایبەت لە نێو گەنجانە ئەویش جوانی و جوانکاری بابەتی نشترگەری جوانکاری مەبەست و ئامانج لەم سازدانی ئەم پانێڵە بەرچاوڕوونیەک و هۆشیارکردنەوەی گەنجان چ کاتێک پێویستە ئێمە جوانکاری بەکاربێنین یان ئەنجامی دەین چ کاتێک جوانکاری و ڕێکاریەکان پێویستن بۆ ئێمە چ کاتێک لایەنی خراپی جوانکاری دروستە بێت هەموو ئەمانە ئینشەڵا ئەخینە ڕوو لە پانێڵەکەیە و مەبەست و ئامانجشمان هەر هۆشیارکردنەوەی تاکەکانمانە. بەڕێز سانووک و سەرۆکبەشی پەرستاری لا پەیمانگای تەکنیکی کوردستان ئەمە بۆ یەکەم جار پێشیش ئاماژەمان بەوە کرد و گفتوگۆشمان کرد بە یەکەوە یەکەم جارەکە ئەم پانێڵە بەم شێوازە بە ئامادەبوونی خوێندکارانیش لێرە و مامۆستایانی بەڕێز و چەند میوانێکی تر لێرە ئامادەن حزوریان هەیە ئەم پانێڵە ساز کراوە ئەمە تا چەندە گرنگە لە کاتەکانی تریشە بیکەنە بەرنامەی منهەجی خۆتان لە نێو ناوەندێکی ئەکادیمیا کاری زیاتری لەسەرکەن بۆی چیتر ئەم کاریگەریە نەرێنیە لە ڕووی نەرێنیەکەوە تەشەنە نەسێنێت. ئێمە ڕاستی هەموو بەشەکانی پەیمانگا هەمومان وەکو یەکێک لە ئەرک و مافەکانی سەرشامان ئەوەیە کە گەنجەکانمان وعی بڵاوکەینەوە وشاریان بکەینەوە کە سەبارەت بە بابەتەکان ئەم بابەتی نەشتەرگەریە ئەمڕۆ یەکەم جارە باسی لەسەر بکرێت لە پەیمانگایە ڕاستەکەی بیرۆکەی ئەوەلەوە هات کە زۆرینەی گەنجەکانمان من وەکو مامۆستایەک کە سەیری کلاسەکەمەکەم 60 لە بەم هەیە لەو 60 50یان چاولێکێریە سوشیال میدیایە چی وای کردەوە کە ئەمان لەسەر 50یان ئەتوانم بڵێن کردێتی کەم و زۆر ئەنجامیاوە حتا وای لێ هاتووە کە من ئێمە بەشێکی جوانکاریمان هەیە ئەسرا لە پەیمانگایە ئەڵێ من چۆن لە بەشی جوانکاری ببووم و خۆم جوانکاریم نەکرد بێ یعنی من چۆن لە پەرستاری جوانکاری بخوێنم و خۆم جوانکاریم نەکرد بێ بەر لەوەی بچمە ناو بابەتەکە باجارێ خۆم جوانکاری کان ئەنجام بم اینجا بچمە ناو بابەتەکەەوە مەبەستەکەمان ئەوەیە کە وعیەکە بڵاوکەینەوە. زۆر باشە پێتان وانە ئەو کاتی کە بۆ منە ئەو دوو بەشە لە پەیمانگای تەکنیکی کوردستان کراوەتەوە کاریگەریەکەی زاڵتر بووە بەسەرەوەی کە خوێندکاران وەکو چۆن ئەڵێ خوو بەنە ئەم لایەنی جوانکاریە هەمە هۆکار نیە خۆت بەخێر بە پێچوانەوە ئێوە لە ڕووی زانستیەوە کاری زیاتر ئەکەن بۆ ئەوەیە چیتر خوێندکار بۆ نمونە کاریگەری لایەنی جوانکاریەکەی زیادە ڕەویتیانەکە یاخود ئاگاداری خۆی بێ لە چ کاتێکە لە چ تەمێنێکە گونجاویشە ئەم هەنگاوە بنێت. بەتەکید ئەمە ڕاستەکەی هۆکاری ئەو دوو بەشە تازەیەمان نیە ئەمە گەنجەکان بیرۆکەکە لەلایەن هەڵەیە یعنی خەتای کۆمەلگاکەیە ئەم کەڵچەرەکەمانە کە وای لە بابەتەکە کردو و گەورەی کردوتەوە گەنجێک پێ ئەیبە ئەگەر میکەپی نەکردبێ جوانکاری نەکردبێ بە بێ ماسک بێتە دەرەوە یعنی ماسک وای لە هاتووە ئین لا ماسکەکە ئەبەستێ بۆ وەڵڵا ئەمڕۆ میکەپم نەکردووە ئەمڕۆ یعنی هەمووشیان سەیرێکی لە هەموو بەشەکانەوە ئەم گرفتە هەیە لە ناویانە بۆیە مەبەستمان ئەوەیە کە زیاتر هانیان دەین کە بڕوا بە خۆبوونیان هەبێ هەمومان جوانین جوانی پێوەرەکانی چین
ئەوانە ئەخینە ڕوو دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس ئێوەش زۆر بەخێر بێن زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ مامۆستا دڵنیا ئەسعەت بەڕێزیان سەرۆک بەشی بەرزداری لە پەیمانگەی تەکنیکی کوردستان لەسەر تەواوی ئەم بابەتە گفتوگۆی کرد جا ئێستا پێم خۆشە پزیشێکی پسپۆر بانگشتی لای خۆمی بکەم زۆر بەڕێز دکتۆر بڕیار چەیب پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێست ئەگەر بەڕێزیان دکتۆر بڕیار بفەرمونە لای ئێمە سپاسیان ئەەکەین تا بەڕێزیان یەنە لای ئێمە ئەمەی ڕوونکردنەوە لەسەر ئەوە بم لە ئێستاە بابەتێک ئەخرێتە ڕوو یاخود ڕاو بۆچوونی زۆرێک لە خوێنکارانی پەیمانگەی تەکنیکی کوردستان وەرگیراوە لە ئێستاە بۆ نمونە بەرچاوڕوونی ئەدرێتە خوێنکاران تابزانن ئەم کاریگەری ئەرێنی و نەرێنیانە تا چەندە کاردانەوەی هەیە لەسەر لایەنی جوانکاری بۆ تەندروستی تاک ئەوەی کە میوانەکانیشم ئاماژەیان پێکرد ئەوەی کە هەیە لە ئێستاە بەجێ داخەوە کاریگەری چاولێکەری یاخود زیادە ڕەوی کردن لە لایەنێکی جوانکاری بۆ هەر کەسێکە بۆ نمونەکار لەسەر ئەم بابەتاکات ئەبێ بزانێت چی ئەکات چ بابەتێکی جوانکاری بۆ خۆی هەڵەبژێرێ یاخود چ تەمەنێکیش گونجاوە کە میوانەکانم زیاتر جختیان لەسەر ئەم بابەتە ئاکردەوە جایسە زۆر بەڕێز دکتۆر بڕیار چەیب پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێست لەگەڵمان ئامادەی بە خۆشحاڵیەوە سپاس بۆ ئامادەبوونە دکتۆریان زۆر سپاس دکتۆر بڕیار هەر با لەوە دەست پێ بکەین من پرسیارەکەم پێوەستەکەمەوە بەم بابەتەوە زیادە ڕەویکردن لە لانی جوانکاری لە لای گەنجان تا چەندە کاریگەرێکی زۆر بووە بێگومان کاری جوانکاری کاتێ جوانە کە بەرامبەر هەستت پێ نەکاکرددا کاتێ بوو بۆی کە زۆر پێچەوە دیار بوو ئۆڤر بوو ئەو لە جوانکاری دەرەچێت ئەتوانین بڵێن جوانەکەت نامێنێ وەکو باسمان کرد لە پانەڵەکە چەند پێوەرێک هەیە بۆ جوانی واتە جوانی چەند ستاندەرێکی هەیە کە بێ پرۆپۆشن واتە قیاسەکانی دەموچاو گونجاو بن لەگەڵ یەکە هارمۆنیەک هەبێ لە دەموچاوە ئەگەر هاتوو ئەم جوانکاریە بۆ ڕێخستنەوەی ئەمە بێ جوانە بەڵام ئەگەر هاتوو زیاد لە پێست بوو ئۆڤر بوو کارەکە جوان دەرناچێت و سروشتی نابێ واتە وەکو باسمان کرد جوانکاری کاتێ جوانە کە بەرامبەرەکە دەست کا جوان بووی بەس نەزانێت چیت کردەوە ئەوەی کە لە زاری میوانەکانی پێشوومەوە ئاماژیان بەوە کرد لە ئێستاە بۆ نمونە کاردانەوە یاخود چاولێکەری کەسە ناودارەکان کەسە دیارەکان هونەرمەندەکان ئێستا ئەمە بۆتە ئەوەی کە کاریگەری کردوتە سەر بێمتمانەی لای تاکەکانیش تا چەند ئەو کەسانی کە سەردانی لای تۆکەن زیادە ڕەوی لەم لایەنەیە ئەکەن بۆتە خویەک یعنی ئەڵێ من ئەگەر ئەوە نەکەم جوان نابم نەخێر بە پێچانەوە خۆت ڕەنگە بە سروشتی خۆت وا جوان بیان خۆت ئەگەر کەسێک خوا نەخواسە پێویست تا جوانکاری بکات ئەمە لایەنێکی ترە پێم خۆشە لەسەر ئەمە ڕوونکردنەوە مامەوێت طبعاً سوشال میدیا زۆر دەوری هەیە بە تایبەتی بلۆگەرەکانە و کەسانی کە زۆر دیار و ئێستا دەرەکەون ڕۆژانە و کاری جوانکاری زیاتر ئەنجامەدەن ئەمانە کاریگەریی لەسەر کەسان دروست کردووە وای لە بە تایبەتی لە ئاخانمانە زۆر سەردانەکەن ئەڵێ حەزەکەم وەکو فڵان کەسم لێکێ وەکو فڵان کەس بم بەڵام تەبنی شەر نییە ئەو وەکۆیدا ئەم هەموو کەسێ جوانێکی خۆی تایە جوانی کەسێ بۆ کەسێ گۆڕێ ڕەنگە هەمان کاری ئەوەی کە بۆ کەسە کراوە بۆ ئەوی بکەی جوان دەرنەچێت چکە پێویستی پێی نەبێ بۆ بەپی پێویستی کەسەکە بێ بۆی بکرێت بەپی ئەوەی کە چی زەڕورە ئەو جوانتر بکە ئەگەر هاتوو کێشەیەشی هەبێت دکتۆر با لێرە پرسیاری بکەم چ تەمەنێک گونجاوە بۆ ئەوەی جوانکاری بکات یاخود لە چ تەمەنێک و لە چ قۆناغێکا گونجاوە کاری جوانکاری بکات هەرچەند ئەگەر ئێسان پرسیارە بکەم ڕەنگە جێی داخوێ لەبەر زۆرێک لە گەنجەکان بە بۆچوونی خۆیانەکەن ئیتر تەمەنەکە ناخوێنەوە یاخود دایکان و باوکان ئەناڵێنن بەدەست ئەم بابەتەوە کە پارێکی یەکجار خەیاڵیش بۆ ئەم بابەتە خەرج ئەکرێکە ڕەنگە جێ نیگەرانی لای ئێوەش بێت بەگومان زۆر جار سەردامانەکەن کەسەکە مناڵە 14 ساڵ 15 ساڵ 16 ساڵە زۆر بچووکە ئەمە هێشتا بیر و هزری خۆی ئەوە نییە کە جێگیر بێت ئەوانە چاولێکەری زیاتر کاری تێبکە کە سێری ئەم سوشەڵ میدیاکە کەسی برادێکا کردێتی کاریگەری لەسەر بۆی باشتر وا کەسێکی کامل بێ لە دوای هەشدەوە تێبگەێنی لێت تێبگا زۆر جار کەسەکە کە هەرزەکارە بۆی باسەکەی تا ئێوارە ئەو جوێی لێنی هەر ئەڵێ من ئەخیرا ئەو لەوانە قەناعەت بۆ تۆ بکە قەناعەتی بە دایک و باوکی کردووە قەناعەت بە دکتۆرەکەش لەوانەیە بکە بەڵام بە پێویست بۆ ڕوونەکەینەوە باشتر وە لە دوای هەشدە ساڵەوە کەسێک کە توانێ بیرکاتەوە قەراراتی خۆی بە ئەمە وەکو ئیشە ئاسایەکانی فیلەر و بۆتۆکسوانە تا حەدێ ئاساییە چکەماویش کەممێنێتەوە گەر بەدلیش نێ بێتوانێنی کاتەوە بەڵام پێم باشە بۆ نەشتەرەکان کە یەکجاریە و یەک جارەکە باشتر وایە کە دوای تەمەنی هەشدە ساڵی بەرەو سەرەوە کە بیر کاتەوە و باشتر وایە سەردانی
کەسێکی چارەسەری دەرونی بکە مانگی پێش ئەمەلیاتەکە قسەی لەگەڵ کا بزانە بۆی کا پێویستی نیە ئەمە بکرێت و پاشان پزیشکەکەش پێویستە کاتی باتێت کات با بە نەخۆشەکە مانگێک نەڵێ هەفتەی داتۆرە بۆ بکەم بایانی وەرە بۆ بکەم کاتێکی باتێت تا ئەو کەسە زیاتر بەخوا بچێتەوە لەوانەیە ڕێی خۆی بگۆڕی پێویست نەبێبی کات کۆتا پرسیارەکەم پانێڵەکانت تایبەت بەچین ئاماژیان پێ بکەی بۆ ئێمە بۆ بینەوە ئەمڕۆ پانێڵەکەمان تایبەت کردو بە کاریگەرە ئەرێنەکان و نەرێنەکانی بابەتەکانی جوانکاری لەسەر تاک بزانین ئەم چ کارگەرێکی باشی هەیە چ کارگەرێکی خراپی هەیە ئەگەر هاتوو زیادە ڕۆی تیا بکرێت زۆر سپاس سپاس بۆ ئەم میوانەشم لەم بەشی پرۆگرام دکتۆر بڕیار چایب پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێست بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو هەرسێ میوانەکەم کۆمەڵێک بابەتی زۆر باشیان خستە ڕوو لەسەر کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی جوانکاری لەسەر تەندروستی تاک بێمان نەچێت خوێنکارانیش کە وەک بینیتان لە پرۆگرامەکەیە پەیامی خوان خستە ڕوو کە بۆ نمونە ئێمە تا چەندە هۆشیاری زیاترمان هەبێ ئەستی ڕۆشنبیری تاکەکان تا چەندێک گرنگە کە بتوانن لە چ قۆناغێک و لە چ تەمەنێکە کاری جوانکاریەکان ئەنجام بن بە خۆشحاڵیەوە هیوادارین ئەم جۆرە پانێڵانە گرنگی زیاتری پێ بدرێت ئەگەڕێمەوە بۆ ستودیۆ وەلای هاوکارانم سپاس بە هاوکارمان تەرزا بۆ گواستنەوەی زانیاریەکان